وەلی کەسێک کە عارفون بالله ما ئەمکەن لە زات لە صفات ئاگا بیکەشی وەسەنگ هەر سێ تەقوادا بە تەرازوی شەرع موویەک لا نادا مواظب لەسەر ئەدای تاعاتە صاحب ئیجتیناب لە شەناعاتە. ئەمە شێری مەولەویە باسی عارفەکە کەسێک کە عارف بێ خواناس بێ جا فەرمێ هەموو خواناسێکیش بە وەلی خوایە باشە ئینجا ئەم خواناس و وەلیەش صفاتی هەیە ئەها فەرمێ وەلی کەسێک کە عارفون بالله ما ئەمکەن لە زات لە صفات ئاگا یعنی ئەوەنەی لە توانای مرۆڤدایە لە زات و صفاتی خوا ئاگادار بی ماشاءالله باشە اینجا ئەم کەسە ئەبێ متەقیش بێ جا فەرمێ بیکێشی وەسەنگ هەر سێ تەقوادا بە تەرازوی شەرع موویەک لا نانێ تەقوایەک ئەوەیە سێ تەقوا یەکێکیانەوەیە پاڵت پێوە ئەنێ ئەدگێڕێتەوە لە گوناح یەکێکیانەوەیە پاڵت پێوە ئەنێ بەچی بۆ تاعەت ئەوی تریشیان ئەوەیە بریتێ لە زوهد و لە دنیانەویستی باشیان جا فەرمێ مواظب لەسەر ئەدای تاعاتێ بەردەوام بێ لەسەر جێبەجاکردنی تاعەتەکان فەرمانەکانی خوا و پێغەمبەر ئینجا صاحب ئیجتیناب لە شەناعاتە زۆر خۆشی دوور بگرێ لە شتە خراپەکان ڕەزائیل و گوناحەکان جۆرەشتان ماوەسەم لە نامی یاڕەبی دەست خۆش بێ بوو ئەو پێشێکی جوانە هەر ئەوەی ماوە بڵین بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله جارێکتر لە بەشی دووهەمی ئاەت الکوبرا بینینەکانی گەشتیارێک لە خزمەت ئەم ماوەسا خۆشەویستانیان ماوەسا مەلا نامیق و ماوەسا ڕەوف و هەروەها ماوەسا حەسەن حەمەکەریم بۆ ئەداکردن و پێشکەشکردنی بەشی دووهەمی ئەم بەرنامەی ئینشاءالله لە خزمەتان نابین بچین بۆ بەرنامەکە ئینشاءالله فەرمووی. خۆشەویستانم جارێکتر لە بەشی دووهەمی ئەم ئەڵقە زۆر تایبەتەی بینینەکانی گەشتیارێکی ماوەسا بەدیعەزەمان سایدی نورسی و لە خزمەتە ماوەسازی خۆشەویستانەیە ماوەسا ڕەوفێمە باسێکمان لە بەشێک لە کتێبەکە کردووە ئامانچەکان و مەبەست لەم بینینە چییە؟ ئەوەی ئەمڕۆ کە زۆر خەڵک گیرۆدێ ئەوەیە کە خەڵک گوێ لە ئەهلی اختصاص ناگرێت ئەهلی اختصاص خراوەتە لایەکە و هەموو خەڵکی قسە لەسەر هەموو شتێکە کابرا دکتۆرێکی اخصایی نەبێت قسە لەسەر چاو ناکات کە جارێ هەیە چاوەکەش بۆ بە اختصاص کە چه بەشێکی قسەی تیاکرێ بەڵام سەیرکی شەریعەت و ئەم دینە پاکە کەوتۆتە دەست خەڵکێکە ئاهل نییە بەوە کە قسەی تیا بکە ئەو فەوزایە دروست بووە لە مەجای فتوا لە مەجای تەکفیرە لە مەجای تەبدیعەکە بەجارەکە سەر لە شێوانێکی زۆر هەیەەوە ئومەتی ئیسلامی گیرۆدێ بە ئەخطەر و بدعة في العالم الإسلامي وكما صابوتيە فەرمێ ئەوەیە کە ئێستا عالمی ئیسلامی ئەم هەموو تەفرەقە و جیاوازی لەسەر لامەزهەبی بۆ دروست بووە. یەمەوە ناوەڕۆکی ئەم بابەتە کە ئەوی شەوەیە چ وەحدەیەک دروستەکات لە پەیامەکانە یاخود لە ئەم کتێبەی کە بینینەکانی گەشتیارێک بەوەی کە ئێمە ئاڕاستە ئەکا بۆ ئەوەی کە بەڕاستی ئەهلی اختصاص بناسین و ئەهلی اختصاص لەم کتێبە چۆن ڕەنگیاوەتەوە. مەوەسەیان لە پەیامەکانە بەعام زۆر گرنگی داوە بە ئەهلی اختصاص زۆر گرنگیەکی تایبەت دراوە بەوەی کە ئەگەر کەسێک لە بوارێکە مختص بوو لە بوارێکە پسپۆر بوو گوێ لە قسەی ئەو کەسە ئەگیرێ. جا مامۆستا نمونەیەک ئێنێتەوە لەمە طبعاً بەکاریشی ئێنێ بۆ ئیمانداران ئەبێتە پاڵپشتێکی زۆر گەورە بۆ کەسی ئیماندار کە کاتێک مناقەشە یا گفتوگۆ ئەکا لەگەڵ کەسێکە کە بێباوەڕە کە کەسێک کە دوورە لە ئیمانەوە اختصاصی نییە لەم مەسائیلانە وتوێژ بکە تێناگا. جا نمونەیەکی جوانی هێناوەتەوە ئەفەرمێ ئەگەر ئەندازیارێک باش زۆر پلەیەکی بەرزشی هەبێ ناتوانێت لە کاری پزیشکێکە دکتۆرێکە قسە بکە چونکی اختصاصی ئەو نییە
اختصاصی با زۆر زیرەکیش بێ با زۆر لێ هاتوو بێ یا عکسەکەی وەرگرە دکتۆرێک با لە وڵاتی ئێمە مەسەن ئەڵی دەرجەی لە ئەندازیارەکەش زیاتر هێناوە بە هیچ جۆرێ بۆی نییە لە کاری ئەندازیارێکا قسە بکە بڵێ وەڵا ئەم پایەیە غەڵەتە لێرا و نابێت لێرە دانرێ بێت لە ویادانرێ ئەمانە هەمووی ئەم حساباتانی خۆیان ئەزانن هەموو کەس یانی ئەوەی کە ژیر بێ ئەوەی کە فکر بکاتەوە ئەم شتانە ئەزانن ئەمانە ئەم تێکەڵیە ناکەن ڕاستە ئەمەی جەنابیشت کە فەرمووت لە عالەمی ئیسلامیە خصوصن لەم زەمەنەی ئێمە بەڕاستی بێسەروبەریەک هەیە و هەر کەسە ئەبینی قسە ئەکا لە قسەی هەموو کەسێکە هەر شتێک ئەبینێ لە فەیسبووکە ئەبینێ لە شوێنەکە ئەڵێ با شتێکی لەسەر بنووسم با کۆمێنێک ئەمە بەڕاستی ئەمە شتێکی خراپە ئەمە کارەساتە نابی ئاوا بێ مامۆسا لە پەیامەکانە زۆر جوان تەوجیهمانەکە زۆر جوان باسی ئەو مەسائلانە ئەکا ئەفەرمێ کەسی مختص کەسێک کە پسپۆر بێ لە بوارەکە زۆر حساب بۆ قسەی ئەکرێ حساب بۆ ئەو ئاڕا و ئەو ڕەیانەی کە هەیە دەریان ئەبڕێ حسابی بۆ ئەکرێ جا کەسی ئیماندار مەسەرەن کە لەبارەی خواوە قسەئەکە لەبارەی ئاخرەتەوە قسەئەکە کەسێک کە بڕوای بەم شتە نییە چاوی هەر تەنها مادە ئەبینێ بۆی نییە لە مەسائلانە قسە بکە یعنی ئەمە چۆن مەسائلی پزیشک و ئەندازیارەکەمان هێنایەوە هەموو کەس قەناعەت بەم شتاکە ئەبێ لێرەش یعنی خەڵک تێ بگا لەمە کاکە ئەم کەسە بۆی نییە لەم بوارە قسە بکە ئەمە مختەز نییە بەمە تۆ هێناوتە بەرابەرکی پێەکەی لە حەڵقەیەکە داد ناوە لە تەلەڤیزیۆنێکە کەسێک کە باوەڕی بەم شتە نییە تۆ حەق نییە ئەسڵەن لەو وەرە قسە بکە مامۆسا زۆر ژیرانە ئەم مەسائلانە باس ئەکا مانە ئەبێ ئێمە گیانکەینەوە کە ئەمەمان زانی ئیتر ئەو کاتە چاکتی ئەگەین لەوەی کە ئیمان چەنێ هێزی لە پشتە کە پێغەمبەرێک عەلەیهی السەڵات وەسەلام یا پێغەمبەری خۆمان قسەیەک ئەکا دەربارەی ئاخرەت با هەزار کەسی فەیلسوف قسە بکەن لەو بارەوە حساب بۆ قسەیان ناکرێ چونکی ئەم تەنها چاوی مادە ئەبینێ ناکرێت تۆ بێ ئەم بەراورد بکەی وەڵام فەیلسوفێک قسەی کرد بەرامبەر قسەی پێغەمبەر داینەی صلی الله علیه وسلم ئەمە شتێکە بەڕاستی پێویستە ئیمانداران لەمە تێ بگەن لەمە حاڵی ببن ئەمە شتێکی زۆر زۆر باشە گەر بکرێ مەسەلەن یعنی بکرێتە ڕەوتێک بۆ کاتی قسەکانمان بۆ کاتی گفتوگۆکانمان مامۆستا حەسەن هەر ڕوحانیات یا معنەویات لە پەیامەکانە یاخۆ بە تایبەتی لە فێربوونی ئەدەب لە خزمەت ڕوحانیاتە من نظرێکم بۆ دروست و نازانم جەنابەت ئەگەر قسەی کرد لەبێ لەسەری ئەوی شەوەیە کە مامۆسا وەک ئیسعافات ئەوەلی بۆ ئەم عالەمی ئیسلامیە چاوی چووە سەر ئەوەی کە لە ئەم ئیجتیهادە گەورەی مامۆسا نورسی یاخود ئەم مجەددیە کە مامۆسا خوای گەورە پێیە نەچووە سەر ئەوە بێتە سەر مەسائلی خلافاتە قوڵەکانی ناو مێژووی عەقائیدی ئیسلامی و جۆرەکانی خەڵک کە چۆن هەڵساون بە جێبەجێکردنی و عەقیدانەوە ئەو تەفرقە و جیاوازیەکە ئەوە هەر بۆ ناو ئەهلی علم و اختصاص خۆی ئەبێ بگەڕێتەوە نابێتە ناو خەڵک ئەم هات مامۆستا سەیرەکەین وەکو عەقیدە ئەشعەری ماتوریدی و هەروەها شافعی مەذهب و قوتابەکانی بۆ حەنەفی مەذهب کە هیچ کێشەیەک نەبوو قسەی لەسەر ئەم بابەتە بەتاتە نەکرد وەکو ئەوەی بچێتەوە ئەم خلافاتانە هات باسی ئینقاذ لیمانی کرد ئەمە چەند بەڕاستی گەنجینەیەکی گەورەی دۆزیەوە مامۆستا نورسی کە ئەم مەسەلە زۆر ترسناکەی نەیهێڵا لە تورکیا لە عالەمی ئیسلامیە بجوڵێتێ خۆی ئەوەی کاک حاجی خاڵێکی باس کرد کە ئەوانەی کەوا لە مادەیە ڕۆ ئەچن چاویان تەنها مادە ئەبینێ لەو چوارچێوەشە هەموو هەستەکانیان ئەکتیڤ و چالاکەکەن ئەم خاڵە زۆر گرنگە چونکە ئەمە یعنی یەکێک لە سیفەتە هەرە پێویستەکان کە لە ئێمەدا لەم زەمەنەدا هەبێ ئەوەیەکەوە بەسیرەتمان هەبێ بە زەمەنی خۆمان ئەنی لەمە زەمەنی خۆمان نابژین بە سەراحەت بڵێم خاڵێکی تر کە یعنی پەیوەندی بەو پرسیارەی جەنابتە هۆیەکوە ئەبێ بە تاواکەر بۆەوەی کاک حاجی ڕەوف بۆچی ینی ئەمڕۆ باڵێ خەڵکانەکەن بە ناوی زانستەوە دوورەکەنەوە لە ئیمان وە زانست ئەەکەن بە پێوەەر مەسەلەن ئێمە بۆ نمونە بەسە بۆ بە عادەتیش تا ڕادەیەک خراپیشە
هەندێکمان هەیە مەسەن ئەمە بابەتێک دێتەوە قورئان وا فەرمێ ئەوە تا علمیش تەصدیقی ئەکات یعنی لێرە علمەکەی کردووە بە پێوەر زانستەکەی کردووە بە پێوەر قورئانەکەی کردووە بە کەرەستە ئەمە ینی لە حاڵ ینی زانست ئەگەر حەقیقەتی علمی بێ بێگومان کاری پێ ئەکرێ بەڵام تۆ بێ بیکەی بە پێوەر ئەوە بەڕاستی تەئلیهکردنی علمە ینی بەخواکردنی زانستە لێرەدا کە بەداخەوە خەڵکێکی زۆر لەبەرەوە دەبینی خەڵکێک هەن ینی غروری زانستی ئەیان گرێ مل نادەن بە بابەتە ئیمانیەکان هۆکارەکانیشی چەند شتێکن مامۆستا بە کورتی هەر لە پەیامی بینینەکانە باسیەکە چەند شتێکن یەکەم یانە فەرمێ بێ ئاگایی ینی غروری علمی زانستی ئافاتێکی گەورەیە ماوەسا پەیامەکان ئەتوانێت چارەسەری بکە ئەسڵەن ئەگەر بەسەراحەت بڵین بەنسبەت موسڵمانانەوە چارەسەری غروری علمی بۆ موسڵمانان وا لە پەیامەکانی نورە چۆن تەماشاکە خۆی جارێ باسی ئەکا فەرمێ هۆکارەکان چەند هۆکارێک هەیە کەوا ئەکا ئەم کەسە با بڵێن غروری علمی بیگرێ و مل نەدا بە بابەتە ئیمانیەکان ویان بڕوانە هێنێ با بڵێن کابرا لە مەقامێکی علمیایە زانستێکی پێیە بەڵام چەند هۆکارێکان ئەبن بە پەردە یەکەم بێ ئاگایی و غەفڵەت کارەساتێکی زۆر گەورەیە کە ئینسان بێ ئاگا بێت لە ڕاستیەکانی ئیمان و هیچ شارەزایی لە بابەتەکانی ئیمانان نەبێ ئەمڕۆ دێ مەسەڵەن ڕەخنە لە قورئان ئەگرێ و یەک کەلیمە قورئانی نەخوێندووە ڕەخنە لە فەرمودە ئەگرێ و دوو حەدیسی نەخوێندۆتەوە ڕەخنە لە بۆ نمونە لە شخصیەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگرێ ئامادە نییە یەک کتێبی سیرەی پێغەمبەر بخوێنێتەوە ئەمە بێ ئاگاییە ینی کابرا لە شیوێکە ئەژی ئیسلام لە شیوێکە ئەژی ئەمە گەڕێتەوە بۆ اختصاسەکە کە مامۆستا ڕەوو باسی کرد ینی بەبێ ئەوەی کەوا بزانێ ئەم بابەتە چۆنە لەسەری قسە ئەکا ئەمە بێ ئاگاییە ئەم بێ ئاگاییە ئەبێ بە پەردەیەکی زۆر خراپ خاڵێکی تر بریتە لە گوناح ئەم مرۆڤە گوناحباری بووە بە پەردە وەکو بڵێ دڵی ڕەش کردووە گوناحباری شەرت نییە کابرا پیا و کوژ بێ و ئەوە بێ نەخیر ئەم کەسە لەوانە لێ ناخا گوناحبار بێ چونکە ئەبینین ئەوانەیەکەوە هەڵگری بیرۆکەی مادەگەرایی و ئلحاد و زەندەقەن ناخێکی زۆر ڕقاویان هەیە زۆر ڕقیان لە ئیسلام و موسڵمانانە ئەوەندە ڕقیان لێتی ئەوەندە لە چەبەرچاویان ڕەش بۆ ڕەش کراوە بۆ نمونە نایانەوێت بە هیچ شێوێ باسی بکەن ئەمە گوناحی و تاوانێکی گەورەیە کە ئەو ئەیکات چونکە مرۆڤ ئەبێت لە بابەتە زانستیەکانە یعنی بە حقد و کەراهەتەوە قسە نەکە بە واقعیانە قسە بکە لەبەرەوە مامۆستا لەوێ دقیقەن ئەفەرمێ ئەم گوناحە کە تەفسیلیشی ناوەتێ ئەفەرمێ ئەبێ بە هۆگرێک بۆی کەوا ئەم کەسە چی بێت غروری علمی بگرێت خاڵی سێهەم ڕۆچوون لە بابەتە مادیەکان و هەڵپەکردن بە دوایانە ئەم ڕۆچوونە لە ناو بابەتە مادیەکانە کە کەسانەکان ئیتر لە ناو ژیانی مادیاتە ینی غنقم بوون تەرەف و مادیات و لێکدانەوە مادیەکان و کتێبە فەلسەفیەکان و ئەو کتێبانێکەوە چەند جۆرێک کتێبی فەلسەفەی نەفسی فەلسەفەی مادی فەلسەفەی اقتصادی ئەوانەکەوە دێن مناقەشەی بابەتەکانەکەن ئەم تیانە ڕۆچووە و هەڵپەیشی بە دوایەکات و لە سەروی هەمووشیانەوە وەکو ئاەتەکە دقیقەن ئەفەرمێ بسم الله الرحمن الرحيم فإن لم يستجيبوا لك فاعلم أنما يتبعون أهواءهم لأن هوا وآرزوي كان هي أما يكردوا بحاكم بسر خويا ولا بروا نايشون حق يعني يستجيبوا لك يعني نادى نان بدم حقوا أم حقا فراموشەکە چونکە شوێن هەوا ئارەزوەکانی تر لەوانێ بدا لە بەرژەوەندیەکانی بدا لەو ناخەی کە لە ئەساسا بڕیاری داوەکەوە مل نەدا بە حەق و بە ئیسلام و بە جوانیەکان و ئەدا لەو بەرژەوەندە مادیانەی بەرژەوەندە شخصیانەی بەرژەوەندیارکەوە ئەو کۆمەڵێکی لە ناو مەشکی خۆیان تیا ڕۆچووە ئەمانە هۆگرن کەوا ئەمڕۆ خەڵکێک بووە بە ناوی زانستەوە دێت مەسەلەن مل نادا بە بابەت بەڵام ئەگەر بێت و هەر کەسێک لەوانە یەکەم ڕازگۆ بێ لەگەڵ خۆیە ڕازگۆ بێ لەگەڵ خۆیە و واقع بخوێنێتەوە جارێت تۆ ئەگەر بێت و بتەوێت قەرار بێ ڕەخنە بگری لە شتێک ویان گفتوگۆ بکە لەسەر شتێک وەکو بابەتی پسپۆڕێکە باسی کرد ئەساسەن ئەبێ ئاگاداری بێ زانیاری لەبارەیەوە هەبێ بۆ ئەوەی ڕەخنەکانی و قسەکانی
جێی خۆی بگرێ بەڵام بەداخەوە ئەو جۆرە کەسانە هەموو جارێ بە درۆ ئەخرێنەوە هەموو جارێ ڕخنەکانیان پوچەڵەکرێنەوە هەموو جارێ ڕەدەکرێنەوە بەڵام وەکو کوردەڵە هەر ئارنانێ هەر سوورە لەسەر تۆ بابەتێکی بۆ شەرح ناکەی بابەتێکی تری هێناوە بابەتێکی تری بۆ لێک نادێتەوە بابەتێکی تری هێناوە چونکە تەلاعوب بە مەشاعری ژەکە لە عینی کاتە چونکە ئەساس ئەمە بەڕاستی بەو شێوە ناکرێت بەس ئەگەر ئەم کەسە لە ماهیەتی کوفرەکەی خۆی تێ بگا و بزانێ ئەم کوفرە بەرەو چه ڕەشاییەکی ئەبا بەرەو چ تاریکیەکی ئەبا و چۆن ناخی وێرانەکە و لە عینی کاتیشە ئەگەر تروسکاییەک لە معناکان و فەحوای ئیمان تێ بگا ئەو کاتە کە ئەزانێت لەسەر چه هەڵەیەکی گەورەیە دەستخانی خۆشەوە ماسەکان ماوەسە مەلان عامیق ماوەسایان باسی غروری زانستیان کرد ڕووی دەم لە جەنابن نەبێ لە سەردەمێکا تۆ کە جەنابتان ماوەسان و ئیمام و خەتیب بوون و مدەڕیس و لە هەمان کاتە وەختێک گەیشتی بە پەیامەکان یعنی هەستەکەی کە ئەم چیرۆکە لێرا شوێنی خۆیەتی باسی بکەی کە بەڕاستی ئینسانێک کە بە تایبەتی ئاهلی عیلم نزیک بوونەوەی لە پەیامەکان چی پێبەخشێ وڵی حەزەکەم دووسێ خاڵا بڵێم ماوەسا نووسیە فەرمێ ئەم پەیامانە زادەی بیر و فکری خۆم نین لە عەرشی ئاەتەکانی قورئانەوە دڵۆب چۆڕاونەتە ناو دڵم ینی وەکو ئیلهامێک منیش خستنە سەر ئەو وەرەقەیە دووەمیش ئەفەرمێ ئەم پەیامانەی نور تایبەت بە کەس نین ئەنجا دوای ئەوە تایبەت بە کەس نین شمشێرێکی ئەڵماز ئاسان بەدەست هەموو ئەهلی ئیمان هەموو ئەهلی ئیمان باشە ئەنجا دوایەوە وەکو جەنابی مامۆستا باسی شابکاری گەیلانی کرد من چیرۆکێکم هەیە دەربارەی شابکاری گەیلانی دەربارەی ئیستیغفارەکەی و دەربارەی چۆن ئەو ئیستیغفارە بوو بەهۆی ئەوە من ئەم پەیامانە بدۆزمەوە چۆن بوو لە ئێران بووین لە کاتی ئاوارە بوونە لە ژێر خەیمەکانە دوای ئینتیفازە گەورەکەی جاری دووەم خەڵکی سلێمانی و من هەمووی هاتن بۆ ئێوێ یەکێک لەوانە بەڕەحمەت بێ مامۆسای خۆشەویستم ڕێنیشان دەرم مامۆسا حەبیب محەممەد سعید لەگەڵ ناڵەکانیان هاتەوە بۆ ئەوێ مەسنەوی نووری بە هەدیە بۆ هێنابوو مەسنەوی نووری عەرەبی بوو هێشتا نەکرابوو بە کوردی بەڵێ ئەنجا کە خوێنمەوە گەیشتمە سەر ئەو ئیستیغفارە ئەو مناجاتە ئەوەندە کاریگەری کردە سەر دڵم و پێم خۆش بوو هەر یەکسەر نووسیمەوە لەبەرم کرد ماشاءالله لەبەرم کرد زۆر جارتر بین مناجاتەکەم ئەخوێندەوە زۆر لەزەتم لێ دەبینی تا بوو هاتینەوە بۆ عێراق و بە فەزڵی خوای گەورە چوم لە گوندی بەڵخە لەوێ مەلا بووم 12 ساڵ لەوێ مەلا بووم لەو کاتانە حاڵەتێکی ڕۆحی و نەفسی و فکری وان بۆ پیا بوو ئەوش لە ئەنجامی چی لە ئەنجامی ئەوە هەستمە کرد هەوای گومڕایی و ئەمە لادان و سارد بوونەوە لە دین ئەم سەردەمە هێناوێتی لەگەڵ خۆیان وەکو فیتنەی آخر زەمان زۆر ئازارم ئەچشت ئەموت تۆ بڵێ خوانە خوازخوا ئەم خێر و بەرەکەت و نور و ئیمان و ئیسلاممان لێ بسێنێتەوە هەڵی گرێ ئەم پرسیارم لە خۆم نەکرد بۆیە هەموو شەوێگە چوون بۆ مزگەوت ئەو مناجاتەمە خوێندەوە ماشاءالله ئەچوون من ئەم خوێندەوە مناجاتەکەم لەبەر کردووە شەڵا گە فرسەت دوێ لە ئەخیرە چەند کۆپڵەیەکی لێ ئەڵێم ڕەنگە نەتوانم هەمووی بڵێم هەتا لە شەوێکە ڕۆحیانەتی پاکی مامۆستا سەعید نوورسی چونکە من لەوەوە ئەم مناجاتەم فێر بووم و مامۆستایش طبعا شعب الخيري گیرانی یەکێکە لە مامۆستاکانی خوب بە مامۆستای خۆی دەزێت وەڵی تر شەوێکیان سەیرەکەم وام لە ناو قەبرستانەکەی بەڵخە بەرامبەر گوندی بەڵخە بە پڕاو پڕی گۆڕستانەکە خەڵک ئاوا لەسەر هین دانیشت و پاڵیان داوە بە یەکترەوە پێش و پاش یان ئەگە دەرزیە بخەیتە خوارەوە ناکەوێتە سەرزەوی ئەوەندە خەڵکی تیا بوو مامۆستا سەعید نوورسیش بە ڕەحمەت بێ لەسەر کورسیەک دانیشتووە ئەم پەیامانەی نوریش لەسەر مێزێک لەبەر دەستیا دایناون هەتا ئەو کاتە ئاب بەرگە سوورە گەورەکان هەمووی دەرنەچوو بوو بەڵام لەو خەوەی من هەموم بینی بەر لەوەی دەربچن هەموم بوونی و اینجا ئەویش ڕووی کردە ئەو هەموو خەڵکە و بە دەنگێکی گڕی بەرز
فەرمووی خەڵکینە پەیامەکانی نور کە لە نوری قورئانەوە هەڵگۆزراون قەڵایەکی مەحکەمن ئیمانی ئەهلی ئیمانیان لەم زەمانەیەدا تیا پارێزراوە بێ یعنی هەر کەسێ بچێتە ناو ئەو قەڵایە ئیمانی ڕزگار سرم ئەو قسەی فەرموو منی سێری خۆی ئەو خەڵکەکەم یەک فێنکاییەک وەکو ئاوێکی سارد بکەی بەسەر ئاگرابی ئەو خەم و ترسەم کەم بوویەوە ئەمە ئەڵلقەی یەکەمی خەوەکە هێشتا خەبەرم نەبووەتەوە لە ئەڵلقەی دووهەمە وا ئەزانم وام زانی وام لە چەمی وەزەنێ سەیرانگاکە لەوێ ئێستا خەڵک کردوێتی ڕاگرێک هەبوو لەسەر ڕاگرەکە لەگەڵ برایەکی بەڕێزە ئەو پێشتر لە من ڕووی کرد بۆ پەیامەکانی ڕاوەستانی ئەو کەژە بەرزاتی سەرمان کرد مامۆستا بەدی ئەو زەمان لەسەرەوە لە کەشەکە زۆر بە خێرایی هاتە خوارەوە منیش وتم کاکە فڵان کەس ئەهەم جەناوی مامۆسایەتە خوارەوە بۆ لای ئێمەیە با ئێمە بچین بۆ لای ئەو بچین پێشوازی لێ بکەین دەستی ماچ بکەین بەڵکو دوعای خێرمان بۆ بکە ئیمانمان سەلامەت بێ وەڵی ڕۆشتین ئەو هاتە خوارەوە قاچێکی خستووە سەر قیدەکە قاچێک لەسەر خۆڵەکە بوو من لە پێش ئەوە گەیشتمە لای خزمەتی پشتی دەستی ماچ کرد دەستم کرد بە گریان مامۆستا گیان من زۆر لە ئیمانی خۆمە ترسم دەستی هێنا بەسەر ماوتی کوڕی خۆم مەترسە ئیمانت زۆر محکەم و عالە سپاس بۆ خوای گەورە ئەمە لەتر دڵم خۆش بوو ئینجا بەو کاکە بەڕێزەم وت لەگەڵ مابووتم جەنابی مامۆسا بۆ تەوێڵە ئەڕوا کاتەکەیشی درەنگە سعات دەوری دووسێی دوای نیوەڕۆ بوو میوانی درەنگ وەخت گلەیی لەسەر خۆیەتی بابی بینەوە بۆ ماڵەوە ماڵی خۆمان لە بەڵخە نانی پێ بدەین سیارەی بۆ بگرین ڕەوانەی یەکەین ئەمە ئەڵلقەی دووەمی خەوەکە ئەڵلقەی سێهەمیان خۆم لەکوێ بینیەوە پاڵمدا بوو بە کەشەکەەوە لە سەیسەلام ڕوم کردووە مەزارەکەی سەیسەلامی کوڕی شێخ سازان یا لێ مەزارێکی هەیە لەوێ لەم کاتا چیم بینی جامە بە کورتیژە ئەیگەرمە هەموو شتەکانە بۆی کاتەکەمان لە دەست نەڕ سەیرەکەم مامۆستا دنیایە خەڵک ئەو کەژوکێوەیان هەموو داپۆشی حەزاران خەڵک بوون ینی دار و بەردیان داپۆشی هاتن بە دەوری ئەو مەزارە یەکێ سوژدەی بۆ ئەبرد یەکێ ڕکوعی بۆ ئەبرد یەکی لێ ئەپاڕایەوە یەکێ بە دەوری ئەسوڕایەوە منیش ئەوە نشت دەکەم پێ سەخت بوو تووشی هەناسە بڕکێ بووم نەمەتوانی هاوار کو بڵێم لە دڵی خۆمە هاوارمە کرد ئەموت کوورە خەڵکینە بۆ خاتری خوا کوورە کافر بوونەوە کەی زیارەتی مەزاری پیاو چاکان وا دەبێ ئەمە شەرعی نییە سنەتی پێغەمبەر وا نییە کورە واز بێنن کورە دوور بکەونەوە هیچ خۆشم دەنگێ خۆم نەبیستەوە وەڵا هەرە من ئەمزانی دیسان مامۆستا ساینوسی لە خوارەوە هات کە گرمانی بەسەریانە وەکو هەورە گرمان ئەو هەموو خەڵکە بەسەر ئەو کەژ و دار و بەرد و دەشت و چەم و دۆڵا باویان گرتەوە ڕۆشتن لە حیبەتە لە دڵی خەماوەتم کوڕە ڕەحمەتی لێ مامۆستا من بەیانی تا ئێستا هاواریان لێ ئەەکەم من خۆشم دەنگەکەی خۆم نابیست دیارە ئەمە دیارە ئیمانەکەی ئەو ئیمانێکی محکەمە بەڵام من ئیمانەکەم لاوازە بۆیە نەمەتوانی قەناعەتیان پێ بکەم ئەنجا ئیتر لە دوای ئەوە خەبەرم بوویەوە هەر حەسامەوە خەوەکە سەر نووسیمەوە گومنێ وەڵا ئیتر لە دوای ئەوە پێشتر کەم کەمێک پەیامەکان خوێندوو بەڵام بە مەبەستەوە نەمەزانی مامۆستا بەدیع زەمان کێیە جا قسەیەکیش هەیە ئەڵێن پیاوچاکان عارفەکان وتویانە هەر کەسێ پیاوی زەمانەی خۆی نەناسێ لە تاریکاییە ئەمێنێتەوە باشە ئەبێ هەموو ئەم کوردە بە تایبەتی ڕەجولی قەدەر ڕەجولی قەدەر ئەبێ ئەم خەڵکە بگەڕێن بە شوێن مامۆستا نورسیە ئەگەر مەطلەبیانە ئیمانەکەیان پارێزراوی بگەن بە حەقیقەت و پلەی بەرزی ناسینی خوا بێ بڕۆن مامۆستا نورسی بناسن پەیامەکانیش بخوێنەوە و بیان ناسن بۆ ئەوەی بگەن بەوە ئیتر لە دوایەوە بڕیان بگا بگەڕێن بەسەریا بڕیارمدا بگەڕێن بە شوێن ئەم پەیامان ئەلحەمدولillah وردە وردە دەی دەستم کرد بە خوێنە زۆر ئیسفادەم لێکردن تا ئێستا هەمویان ڕەنگە سێ چوار جار خوێندم هەر تێریش ناخم لە خوێندنەوە ئەمە باسی چیرۆکی
ئەوەی استیغفارەکەی شێخی گەیلانی کە مامۆستا نووسی هێناویەتی و ئەوە جا ئیتر نازانم ئینشەڵا ئەوە دوایی لە مەجالێکە ئینشەڵا ئەوەڵە ئەوەشمان بۆ باس بکەین ئینشەڵا ماوەسە ڕەوفەگەر لە بینەوە ناو بینەکانی گەشتیارێک ینی لە ئەڵلقەی پێشووە جنابەت باسی نەفی و ئیسپاتێ کرد ئەگەر شتێک مابێت لەسەر ئەو بابەتە یاخود بە گشتی لەسەر تەوەجوهاتی ئەم کتێبەکە چیمان پێڵێ بفەرموو لەگەڵ ماوەسە حەسەنە. بەڵێ ماوەسەیان ئەگەر بە عام سەیری پەیامەکان بکەین پەیامەکان باسی ئیمان ئەکەن ئیمانیش چ کاتێ ئیمانە و بە ئیماندائەنرێ ئیخلاسی تیابێ ئەگەر ئیخلاس دەبێ هیچ شتێک ئیسفادەی نییە هیچ ئەمەلەی ئیسفادەی نییە. ماوەسا زۆر لەم پەیامە دەستمان ئەگرێ بۆ ئەوەی ئیخلاسێکمان پێ بدە بۆ ئەوەی بگەینە ئەو ئیخلاسە. یەکێک لەو شتانە بینینەکانی گەشتیارێک کە ئەچێ بۆ ئاسمان قسە لەگەڵ هەورەکانە ئەکا قسە لەگەڵ ئەستێرەکانە ئەکا قسە لەگەڵ ئەو شتانە ئەکا بارانە ئەکا قسە لەگەڵ مەسەن با ئەکا ئەمانە هەمووی ئەیەوێ ئیمانمان فێرکە ئەیەوێ بمانگەێنێ بەو خالقە و حزورمان بۆ پەیدا بکە. ئەم حزورە زۆر مهمە بۆ بەدەستێنانی ئیخلاس ماوەسە. ئەگەر ئینسان حزوری هەبوو لە پەیامی ئیخلاس و برایەتیە ئەفەرمێ ئیتر لا ناکاتەوە بەلای غەیری خوا تۆ بەم گەڕانە کە مامۆستا کردوویەتی لەم پەیامی ئایەت الکوبرا واد لێ ئەکات لە هەموو شتێکە لە هەموو کاتێکە حزوری خوا لەبەردەسابی کاتێ سەیری دار و درەختێکەکەی مامۆستا باسی مەسەن درەختێکەکە ئەفەرمێ ئەگەر ئەمە بینە دەست کەسێک دروستیکە چەند قاڵبی ئەوێ بۆ ئەم گەڵایانە چەند قاڵبی ئەوێ هەر بەس قاڵبی بێگیان ئەمە خۆی گیاندارە جۆرە ڕۆحێکی هەیە چەند قاڵبی ئەوێ بۆ ئەوەی کە ئەم درەختە دروستکە خۆ ئەم قاڵبانە هیچ ڕۆژێک هیچ سعاتێک وەکو سعاتی پێشوو نییە دەی بیرکەرەوە یعنی کە ئینسان شتێک دروستەکە ها قاڵبی بۆ دروستەکە دەی ئەبێت چەند قاڵبت بوێت تەنها بۆ دروستکردنی درەختێک بەرەکانی گوڵەکانی گەڵاکانی لقەکانی مامۆسا ئەمانە ئەم بینینی گەشتیارە ئەمان با بۆ هەموو مەخلوقاتی خۆ ماوەسە حەسەن وایە بەڵێ بەتاکیت ئەمان گەڕێ بەسەریا وفي كل شيء له آية خوي أدر خليك قشتك ما دس بيكين تايرة وكو مقدمات وابو براسي شو كما وصل له وكو كعجيت ورد قشتك دس بيكر قشتك بس لا أسمانه دس بيكا لا أسمانه ما وستا مثلا لو شن وزجة يقدو حتى نوزدا بابلين بلغكاني بوني إخوان لا يكن وزجة لا أسمانه دس بيكا ئاسمان وما فيها ئەوەی لە ئاسماندایە مەسەلەن ئەستێرەکان ئەو یاساییەکەوە لە ناو ئەستێرەکاندایە هەم تەوازن هەم نظام ماوەسەر لە بەنسبەت ئاسمانەکانەوە سەرڕای باسی قودرەتەکە باسی دووشتی زۆر گەورەکە یەکەم ئەو هاوسەنگێکەوە ئەستێرەکان في كل في فلك يسبحون دووهەم ئەو نظامە وردێکەوە چەند ئەستێرە هەیە لە ئاسمانە بەس خوا ئەزانێت علم تا ئێستا نەیتوانێت بڵێ ژمارەیەکی ورد ئەوەندەیە زۆر هەوڵدراوەشتی ژمارەی زۆر هەیە بەڵام ینی ئەم هاوسەنگیەکە لە گردووندا هەیە ئێستا بۆ نمونە زەویەکەی خۆمان چەند بە سەریعی ئەخولێتەوە بە چەندەها جۆر خولانەوە بەڵام تۆ هەستی پێ ناکەی ئەمە هاوسەنگیت پێڵێ اینجا یاسایەک هەیەکەوە ئەم زەویە ملکەچێتی لەگەڵ هەموو ئەستێرەکانی ترە دابەزیتە خوارەوە بۆ هەوا کە اینجا ئەوەی کە لە بینی ئەرز و ئاسماندای وردەوە لە دابەزێ بۆ هەورەکان هەوا ئەثیر هەور باران ئەمان اینجا وردەوە دابەزێتە سەر زەوی لەکوێ دەستپێکان لە دەریاکان و ڕووبارەکان و شکوە بتوانێتەوە زەوی زۆربەی زۆری ئاوە اینجا ئەتبا بۆ ناو شاخەکان و دەشتەکان کە بەشێکی وشکاییە لە ناو شاخەکان و دەشتەکان ئەتبا بۆ لای ڕووەکەکان لەو دوای ڕووەکەکان ئەتبا بۆ لای گیاندارەکان و جۆرەکانی گیاندارەکان اینجا دەتێنێتەوە بۆ لای خودی مرۆڤ کە یەکێکە لە ڕەگەزەکانی سەرەکیەکانی گردون و وە گردونیش بۆ مرۆڤ دروستکرا یعنی بەم شێوە ئەدبا اینجا لە ناو مرۆڤیشە ئەدبا بۆ لای کێ مرۆڤە پاڵفتەکان پێغەمبەران اینجا ئەدبا بۆ لای دوای ئەوان مەسەلەن ئەوانەی شوێن پێغەمبەران کەوتون ئەولیا
لەگەڵ عولەما ئەولیا کە ئەوانەیەکەوە شوێنی قەلب کەوتون عولەما و ئەوانەشی کەوا شوێنی تەدقیق و وردەکاری و شوێنی زانست و عەقڵ کەوتون هەموو ئەمانەیەکەوە عولەما وردەکارەکان و ئەولیا زانا گەورەکان کەوا پاڵ و پاک و خاوێنەکان کە شوێن پێغەمبەران کەوتون هەموو ئەمانە ئینجا بە تایبەتی باسی وەحی ئەکا وەحی جۆرەکانی وەحی اینجا ئەدوا بۆ لای ئیلهام کە خوای گەورە ئیلهام بە هەموو مەخلوقێکەکە مەسەلەن کاتێک کە خوای گەورە ئیلهامەکە بۆ مەخلوقێک لە مەخلوقەکان هەرچی مەخلوقات هەیە بە ئیلهامی خوایی ئەجوڵێتەوە هەڵسکۆت لەبەرەوە یعنی من سەرەتاش باسمان کردکەوە ئەم کەسە کە گەشت ئەکا سێشتی پێ یەکەم عەقڵ دووهەم دڵ سێهەم ڕوح عەقڵەکە گزارشە لە زانست کە زانستی ئەمڕۆ بەڕاستی کەرەسێکی زۆر گرنگە بۆ ناسینی خوا سوبحانەه وتعالى و ئێمە ئەبێت تەعاملی لەگەڵا بکەین یعنی مامۆستا خوا لێ ڕازی بێ جارێکیان کۆمەڵی قوتابی گەنج دێن بۆ لای ئەڵێن مامۆستا باسی خوامان بۆ بکە چونکە مامۆستاکانمان باسی خوامان بۆ ناکەن کە ئەو کاتە لە ناو تورکیادا یعنی هەرچی پەیوەندی بە دینەوە هەبێت لە هەموو دام و دەستگاکان و مزگەوتەکانە مەمنوع کراوە هیچ شتێک قوتابیەکان فەقیرانە هاتون و تەن مامۆستا باسی خوامان بۆ بکە مامۆستایش نافەرمێ بڕۆن مزاهرات بکەن و دەنگە بەرزکەنەوە و وا بکەن و بکەن ڕێگە فەرمێ ڕۆڵەگیان هەموو ئەو دەرسانەی کە ئێوە ئەیان خوێنن هەمووی باسی خواتان بۆکەن لەبەرەوە لە باتی مامۆستاکان گوێ بۆ دەرسەکان بگرن لە باتی مامۆستاکان گوێ بۆ زانستەکان بگرن ئێتر لەوێ چەند نمونەیەکی زۆریان بۆ دێنێتە کاتە ئێمە زۆر گرنگە کە لەم گەشتەمانە هاوڕێمان عەقڵ بێ کە گزارش لە زانست هاوڕێشمان دڵ بێ کە نورانیەت ببەخشێ بە ڕێگاکەمان کە لە گردون و لە هەموو مەخلوقاتە ئەوە ئەشعرە تەکیدکەنەوە کە فەرمێ وفي كل شيء له آية تدل على أنه واحد اینجا ڕۆحیشمان لەگەڵ یا وردە نەشەون ما بکە ئەمە ڕێگەیەکە اینجا دوایەوە ئەمان با بەرەو ئەو خاڵانەی تر کە باسی تاکو تەنهایی خوای گەورە ئەکەن وەڵاهی ماوەسەگیان جا کاتەکەمان ماشەڵڵا زۆر کەمی ماوە ئەگەر ماوەسەڕەو شتێ بفەرمێ بۆی فرێ مناجاتەکەی مامۆسایش بکەین چەند کۆپلێ لەو مناجاتەمان پێشکەش بکات مامۆسەڕۆڤیان مامۆساگیان مامۆسا نورسی بە ڕەحمەت بێ کاتێک باسی ئەم بوونەوەرەمان بۆ ئەکا شتێک باس ئەکا ئەفەرمێ زۆر زەرورە ئینسانەکان ئیماندارەکان هەموو ئینسانیەت خۆی لەم شتە ڕزگارکە دووشت هەن مامۆسا حەسەنیش ئاماژەی بە یەکێکیاندا غەفڵەت زۆر مشکیلەیە ئەبێ ئینسان لەو غەفڵەتە لەو پەردەی غەفڵەتە بدڕێنێ بێتە دەرەوە دووەم ئولفەت ئولفەت ڕاهاتن شتێکی ئەویش پەردەیەکی ئەستورە زۆر ئەستورە نایڵێ شتەکان ببینی ئەویش چۆنە ماسا بە مناڵی تۆ هاتووی خۆر بینیوە لە خۆرهەڵاتەوە بۆ خۆراوا و مانگ و بینیوە و ئەستێرە و بینیوە و وردە ئەمە ئولفەتی پێوە گرتووە ئیتر وازانی شتێکی ئاساییە و نازانی ئەمە قودرەتێکی گەورەی خوای ئەمانە ئەجوڵێنێ ئەمانە ئەسوڕێنێتەوە ئەمانە ئەباو ئەیانێنێ لە کاتی خۆیان خۆر لەوێەوە هەڵیە لە کاتی خۆیان ئەنیشێ ئەمانە زۆر مهمە ئینسان ئەم ئولفەتە لابە لەسەر دڵی ئەم پەردەیە لابە بۆ ئەوی حقایقەکان ببینێ بۆ ئەوی قودرەت و گەورەی خوا ببینێ دەسەڵاتی خوا ببینێ وحدانیەتی خوا لەگەڵ بوون و وجودی خوا هەردووکیان ببینێ جا ئەگەر ئەو ئولفەتە نەبێ مامۆسا ئینسان لەبەردەم گەڵایەکە لەبەردەم گوڵێکە دائنیشێ بە سەعات دائنیشێ بیری لێکاتەوە هێشتا تەواو نابێ چونکی ئەزانێ ئەمە لە خۆیە دروست نابێ لە خۆیە دروست ناکرێ ئەمە باش ئەگەر ئینسانێت دروستی کردایە چی ئەویست ئەم بۆنە جوانە ئەم ڕەنگە جوانە لەکوێوە هات لەم گڵە ڕقوتەقەوە ماوەسەگیان من حەزمەکە زیاتر لە خزمەتان نابین بەڵام جاباسی ئولفەتی شێکرێتەوە تا ئەم ئێوارەیە ئەم ساڤە ئازیزە خۆشەویستی کەناڵی پەیام کە هاتوون و ئەم بەرناممان بۆکەن تۆزێکە دەنگی سیسرکەکان ماوەسە حەسەنەها ئاوازە چەند جوانە لەم ئێوارە و لەم بەرزایی هەڵبجە ماوەسەگیان لەگەڵ ئەم سروشتە جوانی هەڵبجە ئەم شوێنە خۆشە و دەنگی ئاوازی ئێواران و مناجاتی ئێوارانە تۆزێ لە مناجاتەکەی شەعبدولقاری گیلانی کە زۆر دوورودێژ و جەنابەت زۆر ئیسفادە لێ کردو بەڕاستی ئیسفا بە ڕۆحی ئێمەش گەیانەوە کاتیتر تۆزێ بفەرمووی تو یەکێنە کۆتایی بەرنامەکە خوا جەزای خێر باتەوە بەڵام بەر لەوەی بچمە سەر ئەوە ئینشەڵڵا منیش هەر شتێکی کورتی لێڵم چونکە ڕەنگە توانایشم نەبێ بڵێم ئەمەوێ لێرەوە سڵاوێکی گەرم بنێرم بۆ مامۆستای ماندوونە ناس و گەورە و خۆشەویستمان مامۆستا فاروق
ئەم پەیامانەی وەرگێڕاو بۆ سەر زمانی کوردی ڕاست ئەم پەیامانە وەکو خۆرێک لە کوردستانی باکووری خۆشەویستمانەوە هەڵهاتوون اینجا بە هەوڵ و ماندووبوونی ئەو مامۆسا بەڕێزەشەوە لە کوردستانی باشوور لای خۆمان تیشکیان داوەتەوە الحەمدولillah بەڵێ ببورین ئەگەر نەمتوانی زۆر چاک دیڵێم دەنگم دەرنەها داوا لێ بڕوونتان لێکم إلهي الذنوب أخرستني وكثرة المعاصي أخجلتني وشدة الغفلة أخفتت صوتي فأدق باب رحمتك وأنادي في باب مغفرتك بصوت سيدي وسندي عبد القادر الجيلاني واستغفاره وندائه المقبول المأنوس عند البواب بيا من وسعت رحمته كل شيء ويا من بيده ملكوت كل شيء ويا من لا يضره شيء ولا يؤوده شيء ولا يستعين بشيء ولا يعجزه شيء عن شيء ولا يشغله شيء عن شيء اغفر لي كل شيء حتى لا تسألني من شيء يا من هو آخذ بناصية كل شيء وبيده مقاليد كل شيء ويا من هو آخذ بناصية كل شيء وبيدي مقاليد كل شيء اغفر لي كل شيء إنك على كل شيء قدير ويا عليما بكل شيء ومحيطا بكل شيء وبصيرا بكل شيء ويا شهيدا على كل شيء اغفر لي كل شيء من الذنوب والخطيئات حتى لا تسألني عن شيء إنك على كل شيء قدير اللهم إنا نعوذ بجلال عزتك وبعزة جلالك وبسلطان قدرتك وبقدرة سلطانك فيا من إذا دعي أجاب ويا سريع الحساب يا كريم يا وهاب ارحم من عظم مرضه وعز شفاؤه وضعفت حيلته وقوي بلاؤه وأنت ملجأه ورجاؤه إلهي ذرة من تيار عفوك تكفينا وقطرة من بحار جودك تغنينا فيا نور الأنوار ويا عالم الأسرار يا مدبر الليل والنهار يا ملك يا عزيز يا قهار ارحمنا واغفر ذنوبنا وسقطات لساننا في جميع عمرنا برحمتك يا أرحم الراحمين آمين والحمد لله رب العالمين دەستیە مولایەکتان خۆش بێت خۆشەویستانم دەستان خۆش بێ مامۆساگیان خۆی گەورە پاداشتان باتەوە جەنابی
ماوەسای خۆشەویستمان مامۆستا مەلا قوربان. نەرمیقی بەڵخەیی جنابی مامۆستا حەسەن حەمەکەریم و جنابی مامۆستا ڕەوفی هەورامانی و ئەم ستاڤازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیامکە بەڕاستی لەم دوو ئەڵقە زۆر نایابوو جوانەیە شتانێکی زۆر بێوێنیان پێشکەش بە جەماوەری کوردستان و جەماوەری بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام کرد. دەستخۆشین بۆ هەموو لای خۆی گەورە خۆداشتیم و لایباتەوە تا گەشتنەوەیکتر بە خۆی گەورتان ئەسپێرم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتان لك الله السلام.